پەیمانی لۆزان لە 24 تەمووزی 1923دا لە شاری لۆزانی سویسرا واژۆکرا. لۆزان بیرۆکەی ئەو دەوڵەتە کوردیەی لەناوبرد کە پەیمانی سیڤەر لە 10 1920دا لەسەر ڕووبەری 120 تێکڕای خاکی کوردستانی گەورە نەخشاندە بوو. پەیمانی لۆزان دوای لاوازبوونی دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی کۆماری تورکیای هێنایە پێش دەرگای دیپلۆماسی لەسەر حکوومەتێک کردەوە کە مستەفا کەماڵ ئەتاتورک حکومداری هاوکات بۆ هۆکاری نکۆڵی لە دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆ بۆ کورد و ئەرمەن. مستەفا کەماڵ ئەتاتورک بە هەوڵی دیپلۆماسی و پاڵپشتی یەکێتی سۆڤیەتی جاران توانی پەیمانی سیڤەر هەڵبەشێنێتەوە، پەیمانی لۆزان بکاتە جێگرەوەی بۆ هاوپەیمانانی دوای جەنگی جیهانی یەکەم بە تایبەتیش بەریتانیا و فەرەنسا گرنگ بوو تورکیا ڕۆڵێکی چارەنووسازی هەبێت لە یەکلاییکردنەوەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. مەرجی تورکیا ئەوە بوو پەیمانی سیڤەر جێبەجێ نەکرێت. لۆزان خاکی کوردستانی دابەش کرد، نەخشەیەکی تازەی بە بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە بۆ ڕۆژهەڵات و بۆ کوردستان داڕشت. ڕێککەوتنەکە لە نێوان 13 وڵاتی دەست ڕۆیشتوودا واژۆکرا: تورکیا، بەریتانیا، فەرەنسا، ئیتالیا، یۆنان، بەلجیکا و ڕۆمانیا، هەروەها یەکێتی سۆڤیەت یوگۆسلاڤیا، یابان، بولگاریا و پورتوگال هەموو بە مادە و بڕگەکانی لۆزان ڕازی بوون، بڕیاریان لێدا. دوای شەڕی چاڵدێرانی ساڵی 1514 لە نێوان ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانیدا بۆ جاری دووەم لۆزان کوردستانی گەورەی بەسەر هەر 4 وڵاتی تورکیا، عێراق، ئێران و سووریادا دابەش کرد. پارچەی پێنجەمی کە بە کوردستانی سوور ناسراوە کەوتە بندەستی یەکێتی سۆڤیەتی پێشوو. ئێستا لە بەشی ئەرمەنستان، ئازەربایجان، گورجستان و تورکمانستان بووە. لۆزان زەبرێکی کاریگەری بە دۆزی کوردگەیاند، نەیهێژ داخوازیەکانی بە پێی مادەی 62-64 پەیمانی سیڤەر بێنەدی، هاوکات نەخشەیەکی تازەی بۆ داڕشتنەوەی قەواری سیاسی و جوگرافی لە ناوچەکەدا کێشا، گرفت و ناکۆکی قوڵی لە نێوان گەلانی ناوچەکەدا دروست کرد. هەرچەندە هێشتا لە زۆر شوێن دەرهاویشتەکانی لە شەڕ و نائارامیدا دیارن، بەڵام لە پارچەکانی کوردستاندا هەوڵی سڕینەوەی ئاسەواری پەیمانی لۆزان بەشێکە لە خەباتی سیاسی و مەدەنی. لە باشووری کوردستان بەکردنی هێڵکاری دابشکردن سڕاوەتەوە. لە 1991ەوە قەوارەیەکی سیاسی زامن کراوە بەرەو گشت پرسی و سربەخۆیی هەنگاوی مەزن هەڵدەگرێت. لە ڕۆژاوای کوردستانیش هەوڵ بەردەوامن بۆ قەوارەیەکی هاوشێوەی باشووری کوردستان.